دیسان بارودۆخی ناو دەوڵەتی عوسمانی کاریگەری ئەو سەردەمەشی لەسەر خودی کورد هەبووە چۆن لە زمانی عەبدوڕەحمان عارفە فەرقی زۆرە لەگەڵ عەبدوسەلام و عەبدوسەلامیش لەگەڵ عەبدولکەریم قاسم فەرقیان هەیە هەر سێکیشیان جیاوازیەکی ڕیشەییان هەیە لەگەڵ هاتنی ئەحمە حەسەن بەکر و حەردان تکریتی پاشان سەدام حوسێن و دارە و دەستەکەی بۆ سەر کورد چەند ئەوان لە ناوخۆیانە اختلافیان هەبوو بێ اختلافەکانیش دیسان بریقەدانەوە و کارتێکردنیشان لەسەر خودی بزاوتنی کوردی هەبووە لەسەر دید و تێڕوانینی سەرکردە کوردیەکان هەبووە لەو سەردەمەیە دەوڵەتی عوسمانی کۆمەڵێک کە هاتبوونە سەر حکم هەمومان نەزانین بە ناوی ئیتیحاد و تەرەقی بوون لە ساڵی 1970 ئینقلابیان کرد و هاتن بەڵام کۆمەڵی تری بەرهەڵستکار بۆ ئەوان لە ئەنساری فکرەی جامیعەی ئیسلامی و لەلایەنگرانی سوڵتان عەبدولحەمید و ئەوانەی کە ساحب نفوز بوون وەکو بەدرخانیەکان و زۆر لە ئەلبانیەکانی دەوروبەری خودی سوڵتان عەبدولحەمید خەڵکانێکی تری تورکیش کە دژی ئەو بیرنامۆیەی نامیق کەمال و شۆڕشەکەی بوون حیزبێکی کیان پێکەنابوو کە بە ناوی حیزبی حڕیەت و ئێتیلافەوە بوو کە بەرەیەکی یەکگرتوو بوو لەوانە دیسان لەوانیشا کورد هەبوو هەروەکو لە بەرەی مقابل ئیتیحاد و تەرەقیەکەشە هەر کورد هەبوو چونکە ئەو کوردە ئەلمانیانەی کە باوەڕیان بە گوێکردنەوەی دین و دەوڵەت هەبوو لەگەڵ نامیق کەمال هەروەکوتمانە وەکو دکتۆر عەبدوڵڵا جەودەت کە کورد بوو لە فەڕەنساوە مجلەی تەنویری ئەفکاری دەرەکرد لەگەڵ نامیق کەمال یەکێ بوو لەو سەرکردانە هەروەها لە ناو ئەلبانیەکانیشە وەکو وتمان ئیبراهیم تەمبۆ کە لەگەڵ ئیتیحاد و تەرەقی بوو بالمقابل ئەلبانی تریش هەبوون کە هەر لە دەوروبەری سوڵتان عەبدولحەمید بوون و 300 کەسی ئەلبانی لە دەوروبەری سوڵتان عەبدولحەمید بوون بە تایبەتی لە دەستگا ئەمنیەکانی و حراسەتی شخصی خۆی و قەسرەکەی دیسان ئەو هێزە ناوەچیە کوردیەی ناوخۆی کوردیش و بزاوتنی خۆڕاپسکانی کوردەکان لە 1910 بۆ 1940 و ئەو بارودۆخانەی کە هەبوو کارتێکردنیان دیسان لەسەر هەمان نەخشە و پلان و سەرنەکەوتنی هەیە دیسان هەروەکو کە لەسەر هەموو ڕووداوێکی تری ئەو سەردەمە هەیان بووە ئێمە کە باسی ئەو سەردەماکەین زۆر گرنگە بەڕێزان هەموو بزانن بۆی بە هەڵە بۆ ئیشەکان نەچینەوە وا بزانین ئەم 100 ساڵە گۆڕانکاریەکی گەورە ڕووی نەداوە گەورەترین گۆڕانکاری کە ڕوویدابێ لەو سەردەمەیە کورد هەر چەکێکی کە بەدەست غەیری کوردەوە هەبوو ئەگەیشتە دەستی کوردیش کورد لە سەردەمانێکا بۆ نمونە لەگەڵ ئەمەی کە ئەم شەویش باسیەکەمەوە لە ڕۆژ ئاوای کوردستانە بەدەست کوڕەکانی ئیبراهیم پاشاوە کە یەکی چیان ناوی مستەفا پاشایە مستەفا پاشا 20,000 سوارچاکی بەدەستەوە بوو کە هەمویان ماوزەریان پێبوو کە ئەو کاتە باشترین چەکی شەڕی مەیدانی بوو ناشێ ئێستاوا بزانین هەر کەسێ 20,000 کلاشینکۆفی چاکیان کە لە کۆفیان سیلاحێکی ئەمریکی پێبێوا بزانێ ئیتر ئەتوانێ ئەو ڕۆڵەی ئیمارەتە گەورەکانی ئەوسا ببینێ ئێستا گۆڕانکارەکان زۆر گەورە بوون سنوورەکان چاک چەسپێنراون ئیتیفاقاتی دەوڵەتی هەیە دەوڵەتانی تر بەهێزتر بوون لە دەور و بەرمان ئەوان بوون بە ژمارەی هاوکێشە نێو دەوڵەتیەکە نەک ئێمە ئەو کاتە کورد ڕۆڵێکی گەورەتریە بینی لەبەرەوە پێویستە باش بۆ کێشەکان بچین اختلافاتی ئەو زمانەی کورد لە ناوخۆیان کاریگەریەکی گەورەی هەبوو لەوەی کە هەرچەندە لایەکەوە نزیکتر بوون وەک لە ئێستای سەرانی کورد حتا کوردی عراقی ئێستا کە هەمومان اختلافاتی پارتی وێچێتی ئەزانین چەند زۆرە و قوڵە و چەند تولی کێشە 6 ساڵ زیاترە ئەمە لە نێوانیانە ئێستاش لەسەر تەعینکردنی پۆلیسێکی مروریا مدیر ناحێک ئێستاش کێشە و اختلافاتێکی زۆریان لە ناویەکە بۆ دروستە بێتەوە تەنانەت لەسەر ناردنەوەی یا چوونەوەی ماڵێک لە ئاوارە و ئەنفالەکانی هەردوو لاکە بەرامبەر بە یەکتری کردویان بە هەر حاڵ ئەمانە هەمووی کارتێکردنی گەورەی هەیە دیسان کارتێکردنێکی تر هەر لەو سەردەمەیە کە لەسەر نەخشەکە هەیە بریتە لە کێشەی ئەرمەنیەکان لەو سەردەمەیە کە داردەستی ڕووس بوون پشتیان بە ڕووس قایم بوو پشتیان بە پەیمانی بەرلین و مؤتەمەری بەرلین بە قووەت بوو ئێمە باسمان کردمان لە ساڵی 1976 بڕگەی 263 ئەو مؤتەمەرە گەورە ئەوروپیەی کە 13 وڵات بەشداری تیا کردو لەژێر سمێڵە گەورەکانی بسمار کاگیرا ئەو دوو بڕگە گەورەیە تەئیدی هەبوونی ئەرمەن و دەسەڵات و مقدمەیەک بوو بۆ ئەوەی وەکو وعدی بەلفۆری ساڵی 1970 لێبێ کە بەلفۆری وەزیری خارجی وەزیری دەرەوەی بەریتانیا لە سەردەمی مەلیکە ئێلیزابێث و
وەزیری مستعمرات چەرچڵە دای بە جوولەکەکان کە لە فەڵەستینە دەوڵەتێکیان بۆ دروست بکرێ دوای ئەوە بە 50 ساڵ لە 1940 ڕست بە ڕسمی دروستیان کرد و بە واقعی هێنانەتی ئەو سەردەمەش بە پێی پەیمانی بەرلین و ڕێکەوتنی بەرلین یارمەتیدانی ئەرمەنیەکان گرنگ بوو لە ساڵی 1911 رووسیا پرۆژەیەکی تەقدیم کرد کە چارەسەرێک بێ بۆ ئەرمەنیەکان و حەلی ئەرمەنیەکان دای بە دەوڵەتی عوسمانی و لە هەمان کاتیشە ئینگلیزەکان و فەڕەنساش لایەنگری بوون کە زیاتر فشارێک بێ بۆ سەر دەوڵەتی عوسمانی و لە هەمان کاتیشە لە یادمان بێ کە ئەرمەنیەکان چەکدار کرابوون مەشقی باشیان پێ ئەکرا گروپی ئێڕەهابی بە قووەتیان هەبوو کە یەکێک لەوانە ناوی گیانفیدایانی تاشناقە گیانفیدایانی تاشناق مەسئولن لە سووتاندنی تەنانەت جوولەکەیەکی وەکو لازاریف باسەکە کە زیاد لە 150 لادەیان لە ماوەیەکی زۆر کەمان لە هی کوردەکان سووتان بۆی هەمویان مەجبور کەن تەهجیریان کرد تەنانەت ئەو گرانیەی کە هەندێک لە ئێوە ڕەنگە لە باپیرتان بیست بێ یان لە باوکتان بیست بێ ئەو گرانیەی کە هات بەسەر کوردستانە بە سلەیمانی لە 180 خەڵکی سلەیمانی بەو گرانیەکە فەوتان تا خانەقین گرانیەکە ڕۆیشت هەمووی ئەرمەن دروستی کرد ئەوە ئینشاڵە لە کاتێک کە دێمە سەری بە درێژایی مەسافەی ئازربایجان و ئەرمەنیای خۆیانەوە لە ئەرمەنستانی خۆیانەوە کە هاتنە خوارەوە گرانیان بەسەر کووردا هێنا چونکە هەموو بنیەی تەحتی کوردیان فەوتان هەمووی ژێرخانی کوردیان ئەرمان ئابووریان ئەهێنایەوە ژێر سفر قات و قڕیەکی زۆریانە کرد ناموسی کوردیانە برد گوندەکانیانە سووتان خەڵکیانە کوشت تەنانەت مناڵەکانیان ئەوەی نێری نەبوونیان کورد جینۆسایدێک کە بە کامل معنای جینۆساید کە ئێستا ئێمە ئەنفالەکانی ئەمڕۆمان لە بەرچاوە ئەوەش وەکو ئەو ئەنفالانەیە بەڵام ماوێتی ئێستا جارێت تەڕح بکرێتەوە سەر لە نوێ بهێنێتەوە پێشەوە ساڵی 1914 دەوڵەتی عوسمانی ناچار بوو ئەو پرۆژەی کە لە 1911 ڕووس تەرحی کردبوو مەجبور بوو قبوڵی کە بە تایبەتی کە کەوتە ژێر زەختی فەڕەنسا و بەریتانیاشەوە کە پێی وترا بوو ئیسلاحسازی ئەرمەنی ئیسلاحسازی ئەرمەنی گرنگترین سێ نقطەی بریتیە لە یەکەم دانانی حاکمێکی ئەرمەنی یان مەسیحی لە ناوچەکەیە بە شەرتێک لەژێر دەسەڵات و چاودێری نوێنەرانی وڵاتە ئەوروپایەکانە بێ دووهەم زمانی ئەرمەنی ببێ بە زمانێکی خوێندن لە هەموو ناوچەی ئەرمەنستانەکانە کە ئەوانە یانویست کوردستانەکەش بخرێن ژێر دەسەڵاتیان علە لەقەل بەشی باکووری کوردستان سێهەم دادگای مەدەنی ئەبێ ئەو قازیانەی کە تایە ئەبن ئەرمەنی بن یان لە هەر کێشەیەکە کە تەرەفێکیان ئەرمەنی بوو پێویستە ئەو دادگایانە سەرپەرشتی بکەن و حکمی تیا بدەن کە لە ژێر سەیتەرەی دەوڵەتی عوسمانی دانین یعنی بە شێوەیەکی تر با بڵێن وڵاتانی ئەوروپی بۆیان هەبێ دادگایەکی نێودەوڵەتی لە ناوچەی کوردستانی ئێمە یان لەوانەی ئەرمەنتیایە زۆرینەن دیاری بکەن لەوێ دیاری بکەن بۆ ئەوەی کە محاکەمەی بەسیترین اختلافاتی نێوان کوردێک و ئەرمەنیەک یا ئەرمەنیەک و تورکێک لەو ناوچانە بکەن ئەم پرۆژەی ئیسلاحسازی ئەرمەنیە ئاماژەی تایە بۆ میلەتانی بەڵقان بەڵام بە هیچ شێوەیەک ئاماژەی بۆ کورد تایە نییە هەر لەو سەردەمەیە رووسیا هەروەکو چەند جار باسمان کرد محاولێ کرد هەم ئەرمەنیەکان لە پێشخۆیەوەکو بەرەی شەڕدانێ کە دەوڵەتی عوسمانیش محاولێ کرد کوردەکان بکاتەوە بە گژی ئەرمەنەکانە بۆی علە لەقەڵ چێبڕکەیەک یان بەرامبەریەک لەگەڵ یەکترە هاوتاییەک بەرامبەر بە یەکتری بوەستێتەوە و بتوانن کوردەکان بتوانن بەرگری لە ناوچەی خۆیان بکەن هەروەکو کە باسم کرد سوڵتان عەبدولحەمید بۆچی سوارچاکانی حەمیدیەی بەو شێوە مەحکەمە دروست کرد کە هەیان بوو 18 ساڵ لە حکمی عەسکەریە ئەمایەوە هەروەها ڕووسیەکان لە هەمان کاتە ئیستیفادیان لە ئاسووریەکان کرد بۆ ئەوەی دەسەڵاتی خۆیان تونند و تۆڵترکەن بتوانن کوردستانی باکوور و باکووری ڕۆژهەڵات لەسەر حسابی کوردەکان بخەنە ژێردەستی خوان و کۆنتترۆلی کەن ئەمەش طبعا نەتیجەی ئەو هەموو راپۆرتانە بوو کە ئەنووسرا بە تایبەتی لە قونسوڵەکانی رووسیاوە کە لە ئەستەمبول ئەیان نووسی و باسی معاناتێکی زۆریانە کرد هی ئاسووریەکان کە بەدەستی مسلمانە کوردە متعەسیبە ڕەگەزپەرستەکانەوە
ئەی چێژن طبعا لەو سەردەمانەشە ئەو جۆرەشتانە هەمووی ئەنووسرا وەکو چۆن ئێستا جاری وا هەیە کێشەیە وەکو هی ڕەفیق الحەریری ئەوەندە گەورە کرێوە کوشتێکی نێودەوڵەتی یان کوشتنی ئەو ڕۆژنامەوانە ئەرمەنیەی لە تورکیا کوژرا لە مانگی ڕابردووە چۆن هێنرایەوە سەر ئاستی سیاست و جەماوەرێکی ڕقن یا جەماوەرێکی تووڕە نەک ڕقن جەماوەرێکی تووڕەش بێ بەدەنگیەوە بەڵام لە کاتێکا کە فعلەن خۆی زانیاریەکی مخابراتی و دەستێکی سیاسیە پلانێکی سیاسی بۆ هەڵوێستێکی سیاسی بەدواوەیە